لەگەڵ زۆری قوتابخانە ناحکوومیەکان بۆچی قوتابخانەی کۆشتان هەڵبژار بۆ منداڵەکەتان؟ سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم و سوپاستان دەکەم بەڕاستی وەکو دایکی قوتابی پاشان چەند هەڵسەنگاندنمان کرد و زۆربەی قوتابخانەکان گەڕاین و چەند خزمەکمان هەیە و یەک لەوانە کچ خۆشم هەر لێرانەیە زۆر بە باشمان زانی و ئیستیفادەی زۆریان کردبوو لەبەرەوە کۆششمان هەڵبژارد. ئاستی زانستی و فێربوون لە قوتابخانەی کۆشش چۆنی بەسەر بوو؟ ئاستی زانستی لە قوتابیاندا زۆر بەرەو پێشچوونی بەخۆی دەبینیتن لە قوتابخانەی کۆشش ئەوەی دەبینین لە قوتابیەکان زۆر ڕوونە مەسەڵەن لە چاو ساڵێک لە پێشخۆی قوتابی چەند فەرق دەکات و چەند ئیستیفادەی لێ کردیە لە هەموو لایەنەکانی زانستی ئەوە مەسەڵەن ئەگەر لە هەر ئاکتیڤیتیەک بی لە لایەنی عەلمی بیتن لایەنەکانی دیکە زۆر ئیستیفادەیان کردێ. هەڵسوکەوتی ئەندامانی کۆشش لەگەڵ دایک و باوکان چۆن هەڵبژاردن؟ چۆنە؟ ئەوە یەکێکە لەو شتانەکەم زۆر بەدرمە لە هەموو شتەکان زیاتر هەڵسوکەوتیان لەگەر دایکی قوتابی کە دایک قوتابیان باوکی قوتابیکە دێتە قوتابخانەکە هەست دەکە دێتە ماڵی خۆی هەست دەکە ینی مەسەڵەن ها منداڵەکەی لە دەستێکی ئەویندایە کە ئەوە زۆر مهمە و لە هەموو لایەنەکان لایەنی پەروەردەیی و ئەخلاقی کە ئەوە لە بۆ کۆمەڵگایمە زۆر گرنگە ئاداب بە فێری قوتابیان دەکەن کە مەسەڵەن هەم لەگەر کللتوری خۆمان بگونجێتن هەم بەرەو پێشچوونی زۆر باشی بەخۆ دەبینە قوتابێت. گرنگی بە لایەنی پەروەردەیی دەدرێت لە قوتابخانەی کۆشش؟ بەڵێ منی وەکو باوکی قوتابیەک خۆم بە پێخۆشحاڵ دەزانم کە لە چەند ساڵی ڕابردوو کوڕەکەم لێرە لە قوتابخانەی کۆشش داوامی کردووە. دەمەوێت شاید حاڵی ئەو حاڵەتە بم کە مامۆستایەکان وەستافی و قوتابخانەیە بە باشترین شێوە لە ڕووی زانستی لە ڕووی پەروەردەییەوە لەگەر قوتابیەکان مامەڵەیان کردیە و بە شێوەیەکی زۆر نەرمونیانە لەگەر قوتابیەکان مامەڵەیان کردیە لە هەموو پرسەکان زۆر سوپاسیان دەکەم دەستخۆشانی دەکەم بەڕاستی ئەوەش لە ئەدای کارەکانیان دیارە لە پەروەردەکردنی منداڵەکان دیارە زۆر سوپاسیان دەکەم. هەڵسوکەوتی مامۆستایان بەگشتی چۆنە لەگەڵ منداڵەکان؟ زۆر باشە بە من زۆر باشە چونکە ڕۆژانە کە ئەو پسەڕێنێ لە منداڵەکانم دەکەمەوە چۆنی دەرسەکە بڕێوە چووە و مامۆستا چۆن لەگەر مامەڵەی کردووە بە جۆری ئەو قسانی کە ئەو دەیکاتن زۆر باش دیارە.